بێزان ساڵتان لەبێ ئەم کاتتان باش کاتژمێر 12 لەم گەشتدا سەرنجمانە سەر کۆمەڵێک بابەتی گرنگ دەبێت بەڵام ئەوەی کە جێگەی داخە لەم گەشتدا چاوەڕێی مەکەن بابەتی موچەیە. هاوڵاتیان یاریمی کوردستان ئەڵێن جەنگ ڕوویدا، جەنگی ڕاستەخۆنیان ئیسرائیل و ئێران ڕوویدا، دواتر ئەمریکا هاتە ناوە، دواتر ئاگربەست ڕاگەێنرا، کۆمەڵێک ڕووداوی جیاواز ڕوویدا، بەڵام موچە هەر نەهاتەوە، هیچ زانیاریەکیش نییە. بەدەر لەمە بابەتی ئاگربەستی نێوان ئیسرائیل و ئێرانە کە ئەمریکا ڕایگەاندووە، هەرچەندە ئێستا قسە لەسەرەوە دەکرێت کە ئاگربەستەکە شکێنرابێت کە وا بڕیار بوو لە کاتژمێری 1 بۆ 7 بەیانی بە کاتەکانی هەرێمی کوردستان 1 بۆ 7 بەیانی هەردوولا دەستکراوە بنەوەی کە چۆن بە چ جۆرێک هێرش دەکەنە سەر یەکتر، بەڵام لە 7 بەیانی بۆ 12 یۆرۆ ئێران نابێت بە هیچ شێوەیەک وەڵامی ئیسرائیل بداتەوانێت و لە 12 یۆرۆ بۆ 12 شەو ئیسرائیلیش ئاگربەست ڕابگەێنێت، بەڵام نازانین ئەمانە تا کوێ جێگەی متمانن و ئەم جەنگە کۆتایی پێهاتووە و وەستاوە ئەو گرژیانەی کە هەیە و جەنگی کە هەیە چەندێکی دیکە بەردەوام دەبێت، هەرچەندە ئەمریکا بە جەنگی 12 ڕۆژەی نێوان ئیسرائیل و ئێران ناوی بردووە. ئەم بابەتام نامان هەیە دەچینە ناونیشانەکان. کۆمەڵێک زانیاری گرنگەیە و کردنەوەی ئاسمانی عێراقیش هەیە بەڕووی فڕۆکەخانەوە و گەشتەکاندا. دەچین ناونیشانەکان و بزانین چی ترمان هەیە، من زیاتر قسە ناکەم. ئاسمانی عێراق بەڕووی گەشتەکان داکراوەتەوە و بەڕێوەبەری فڕۆکەخانی هەولێریش دەڵێت گەشتەکان لە فڕۆکەخانە دەستیان پێکردوێتەوە. ئاگربەست لە نێوان ئیسرائیل و ئێران ڕاگەێنرا، سەرۆکی ئەمریکاش داوا لە هەردوو وڵات دەکات پابەندی ئاگربەست بن و پێشێلی نەکەن. حکوومەت و سەرۆگەرەکانی سوپای ئیسرائیل هەڕەشەی وەڵامدانەوەی توند لە ئێران دەکەن ئەگەر ئاگربەستی نێوانیان پێشێل بکات. بەپێی ئامارە ناڕەسمیەکان لە جەنگی 12 ڕۆژی نێوان ئێران و ئیسرائیلدا نزیکەی 3 ئیسرائیلی و 650 ئێرانی کوژراون. جێگری سەرۆکی ئەمریکا دەڵێت ئێران چیتر توانایی دروستکردنی چەکی ئەتۆمی نەماوە، بە تایبەتی دوای ئەوەی ژێرخانە ئەتۆمیەکەی لەناوبرا. سەرۆکوەزیرانی عێراق جەخت دەکاتەوە لەسەر پێویستی کۆتایهێنان بە هەموو گرژی واڵۆزەکانی ناوچەکە و ڕێگرتن لە زیادبوونی مەترسیەکان. دووبارە ساڵتان لەبێ. ئاسمانی عێراق بەڕووی گەشتەکان داکراوەتەوە بەڕێوەبەری فڕۆکەخانی هەولێریش دەڵێت گەشتەکان لە فڕۆکەخانەوە دەستیان پێکردوێتەوە. وەزارەتی گواستنەوە و گەیاندنی عێراق لە ڕاگەیەنراوێکدا ئاماژەی بۆ کردووە لە دوای ڕاگەیاندنی ئاگربەستی نێوان ئێران و ئیسرائیل. ئاسمانی عێراق بەڕووی گەشتە ئاسمانیەکاندا کراوەتەوە و کارکردنیش بۆ دەستپێکردنەوەی گەشتەکان لە هەموو فڕۆکەخانەکانی عێراق بەردەوامە. ئەحمەد هۆشیار بەڕێوەبەری فڕۆکەخانی نەودەوڵەتی هەولێریش باکوور سادنووسی ڕاگەیاندووە گەشتەکان لە فڕۆکەخانی هەولێر دەستیان پێکردوێتەوە و ئەمڕۆ چەند گەشتێکیش ئەنجام دەدرێت. لە دوای ڕاگەاندنی ئاگربەستی نێوان ئیسرائیل و ئێران، دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا داوای لە هەردوو وڵات دەکات پابند بن بە ئاگربەست و پێشێلی نەکەن. دۆناڵد ترامپ ڕایگەاندووە ئاگربەست لە نێوان ئێران و ئەمریکا چۆتە بواری جێبەجێکردنەوە و تکاژ لە هەردوو لا دەکات پێشێلی نەکەن. وتیشی ئێران و ئیسرائیل لە یەک کاتدا هانایان بۆ بردووەوە داوای ئاشتیان کردەوە، جەختیشی کردوێتەوە و جیهان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست براوان و ئێران و ئیسرائیلیش داهاتوێکی گەشەکردو و پڕ ئاشتیان دەبێت. بەنیامین ناتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیلیش ڕایگەاندووە لە دوای هەوڵی دیپلۆماسی و ئەمنی چڕ لەگەڵ ئێران گەیشتونەتە ئاگربەستێکی گشتگیر و لا چەند کاتژمێری داهاتوودا دەچێتە بواری جێبەجێکردنەوە و شار کۆتایی پێدێت. وتیشی ئیسرائیل بەردەوام دەبێت لە پاراستنی ئاسایشەکەی لە هەموو کاتێکدا و لەم شەڕەشدا هەموو ئامانجەکانیان پێکاوە. عەباس عەراقچی وەزیری دەرەوەی ئێرانیش ڕایگەاندووە ئۆپەراسیۆنە سەربازەکانیان تا کۆتاخولەکی کاتژمێر 4 بەیانی بە کاتی ئێران بەردەوام بوو و جەختیشی کردوێتەوە بڕیاری کۆتایی لەسەر ڕاگرتنی ئۆپەراسیۆنە سەربازەکان لەلایەن ئێرانەوە دەبێت.
ئیسرائیل هەڵەشەی وەڵامدانەوەی تونند لە ئێران دەکات و ئەگەر ئاگربەستی نێوانیان پێشێل بکات و حکوومەتی ئیسرائیل ڕایگەاندووە با توندترین شێوە وەڵامی هەر پێشێلکاریەک دەدەنەوە ئەگەر ئێران بیکاتە سەری و ئاگربەستی نێوانیان کا لەلایەن سەرۆکی ئەمریکاوە ڕاگەێنراوە و ئاماژەی بۆش کردووە. بەسەرکەوتووی سەرجەم ئامانجەکانن ناوخاکی ئێراندا پێکاوە کە بۆ هێرشەکانیان ژمارەێک لێپرساوی سەربازی و زانای ئەتۆمی کوژراون و چەند بنکەی سەربازیش لە ناوبراون و سێ دامەزراوی گرنگی ئەتۆمیش خاپور کراون. لە جەنگی 12 ڕۆژەی نێوان ئێران و ئیسرائیلدا نزیکەی 3 ئیسرائیلی و 650 ئێرانی کوژراون. دەستەی پەخشی ئیسرائیل ڕایگەاندووە لە ماوەی 12 ڕۆژی جەنگدا 20 ئیسرائیلی بەهۆی بۆردمانەکان ئێرانەوە کوژراون، بەڵام هیچ ئاماژەیەک بە ژمارەی بریندارەکان نەکراوە. بەپێی ئامارە ناڕستمیەکان بۆی هێرشەکانی ئیسرائیلەوە نزیکەی 650 کەس لە ئێران کوژراون کە لە نێویاندا چەندین فەرماندەی سەربازی و زانای ئەتۆمی هەیە. جێگری سەرۆکی ئەمریکا دەڵێت ئێران چیتر توانای دروستکردنی چەکی ئەتۆمی نەماوە بە تایبەتی دوای ئەوەی ژێرخانە ئەتۆمیەکەی لەناوبراوە. جێدی ڤانس جێگری سەرۆکی ئەمریکا لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ کەناڵی فۆکس نیوز ڕایگەاندووە ئێران نزیک بۆ لەوەی ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی، بەڵام ئێستا توانای دروستکردنی ئەو چەکەی نەماوەتیشی ئەگەر ئێران هەوڵی ئەوە بدات کە لە داهاتوودا چەکی ئەتۆمی دروست بکات جارێکی دیکە ناچار دەبێت لەگەڵ سوپای ئەمریکادا ڕوبەڕوو بێتەوە. بەپێی توێژینەوەیکی دامەزراوەی کارنگی بۆ ئاشتی لە جیهاندا تێچووی بەرهەمە ئەتۆمیەکەی ئێران زیاتر لە 100 میلیارد دۆلار بۆ بەبێ هەژمارکردنی چەند تێچوویەکی دیکە کە لە پەرپێدانی بەرنامە ئەتۆمیەکەیدا بەکار هاتووە. بۆردمانەکانی شەوی ڕابردووی ئێران بۆ سەر بنکەیەکی سەربازی ئەمریکا لە قەتەر ترسوت لە ڕاوکەی لە ناو خەڵکی وڵاتەدا دروست کردووە و گەشتیارێکی تونسیش کا لە دەوحە دەژی دەڵێت کە سوکارم لە تونس و پەیوەندی زۆریان پێوەکردم و هاوڵاتێکی دیکەش دەڵێت کاتێک موشەکەکانیان بینی و تویانە شەڕلێرە دەستی پێکرد. من بەنیاز بووم هاوڕێیەکم ببینم لە ڕێگا بووم بۆی بچم بۆ لای، بەڵام لە ناکاو یەکەم موشەکەم بینی و وتم ئەی خوایە لێرەش دەستی پێکرد. دواتر دووهەم و سێەم و چوارەم موشەک هاتن. دواتریش لە بنکە سەربازیەکەەوە بەرپەرچی موشەکەکان درایەوە و تێک شکێنراند. بەڕاستی شتێکی سەیر بوو، ترسی لا دروست کردووم. من سەرقاڵی کارکردن بووم و لەپڕ گوێم لە دەنگی بەرز بوو. پەیوەندی زۆرم پێوەکرا لە وڵاتەکەمەوە چونکە خەمی منیان بوو. دواتر چوومە دەرەوە و چەند موشەکێکمان بە ئاسمانەوە بینی، بەڵام دوور بوون لە خەڵکی مەدەنیەوە. ئەوە بۆ ئێمە شتێکی باش بوو کە دوور بوون. سەرۆکوەزیرانی عێراق جەخت دەکاتەوە لە پێویستی کۆتایی هێنان بە هەموو گرژی و ئاڵۆزەکانی ناوچەکەەوە ڕێگرتن لە زیادبوونی مەترسیەکان. محەممەد شیاسوودانی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەاند لە دوو پەیوەندی تەلەفۆنی جیاجیادا لەگەڵ تەمیم بن حەمەد میری قەتەر و محەممەد بن زاید سەرۆکی ئیمارات پاڵپشتی پشتیوانی عێراقی بۆ ئاسایش و سەروەری ئەو دوو وڵاتە دووپات کردوتەوە و جەختیشی کردوتەوە لەسەر پێویستی کۆتایی هێنان بە هەموو گرژی و ئاڵۆزەکانی ناوچەکە و ڕێگرتن لە زیادبوونی مەترسیەکان. پەیوەندیە تەلەفۆنێکی سوودانی لەگەڵ میری قەتەر و واسەرۆکی ئیمارات دوای ئەوە دێت کە ئێران لا وەڵامی هێرشەکانی ئەمریکا بۆ سەردام مەزراوە ئەتۆمیەکانی بە 13 موشک هێرشی کردە سەر بنکەی ئاسمانی عودەیدا لە قەتەر کە هێزەکانی ئەمریکای تێدایە.
بنکە بوو نەخلا یاخود بنکەی ئاسمانی ئۆدەیتا ئەمەیەکێک لەو بنکە سەربازی و ئاسمانیانی ئێران کە ببورن ئەمریکا لە قەتەرە ئەمە لە بەرامبەر هێرشەکانی ئەمریکا بۆ سەرسێ بنکەی ئەتۆمی ئێران وەڵامی ئەمریکایی داوەت وەربە تاو شوێنەکەم باشە؟ ئێران وەڵامی ئەمریکای داوانێ هێرشیگرە سەرێکێک لە بنکە سەربازیە بەهێز و گرنگەکانی ئەمریکا و هاوپەیمانان تەنها سەربازی ئەمریکای تێدانە بگرە سەربازی هاوپەیمانیشی تێدایە کۆمەڵک زانیاری بە خێرایی باز دەکەین بۆی بزانین گرنگی و تایبەتمەندی ئەم بنکە ئاسمانی ئەمریکا چیە زانیاریەکانمان پێ بدەن بنکە ئاسمانی ئەودەیدا لە ساڵی 1996 لەلایەن قەتەرەوە دامەزراوە و ئەمریکا لە ساڵی 2002ەوە خۆی بەکاری دەهێنێت باشە لە ساڵی 2002 بەکاری دێنێت 10,000 سەربازی ئەمریکا و هاوپەیمانی نەودوڵەتی لەخۆ دەکرێت و دەکەوێتە باشووری ڕۆژئاوای دەوحەوە بە درێژایی یاخود بە دووری 30 کیلۆمەتر باشە لە دواترە ئەمەیەکێکە لە بنکە گرنگەکانی ئەمریکا کە ئێران لا شەوی ڕابردوودا بە نزیکەی 13 موشک هێرشی کردە سەر و بەڵام لە بەرامبەردا ئەمریکا باسیەوەی کرد کە زیانی کەوتویان پێنەگەیشتەوە بنکەکە چۆڵکراوە هێزی ئاسمانی میری قەتەر هێزی ئاسمانی ئەمریکا و هێزی ئاسمانی شەهانەی بەریتانیا لە بنکەکەدان واتە تەنها هێزی ئاسمانی ئەمریکای تێدانە ئیسێ وڵاتی دیکە و دەتوانین بڵین بە هاوپەیمانان لەم بنکێدان کە بارگەی سەرەکی بڕیاردانی فەرماندەی ناوەندی هێزەکانی ئاسمانی ئەمریکا کە بە سنتکۆم ناسراوە و ڕوبەری بنکەکە 26 کیلۆمەتر چوارگۆشەیە باشە لە دواترە باسەش سەرپەرشتی ئۆپراسیۆنەکان لە 21 وڵاتی ناوچەکە و لە مسرەوە بۆ کازاخستان دەکات و ئەو فڕۆکانی کە لە بنکەکەدا هەیە کۆمەڵێک جۆری فڕۆکی جیاوازە لە بەڕێمە بنکێکی ئاسمانیە بۆیە کۆمەڵک جۆری فڕۆکەی جیاوازی تێدایە کە B15 B52 کە ئیستی 135 کامە جۆری ئەو فڕۆکانەیە و قەتەر 8 ملیارد دلار بۆ پەرەبێدانی ژێرخانی بنکەکە خەرجی کردووە ئەمە ئەو زانیاریانە بوون کە لەسەر بنکەی سەربازی ئەبوو نەخلا یاخود ئۆدەیدا کە ناسراوێکێکە لە بنکە سەربازی گرنگەکانی بنکە سەربازەکانی ئەمریکا کە لەلایەن ئێرانەوە شەوی ڕابردوو بە 13 موشک هێرشی کراوەتە سەر و کە لە بەرامبەردا ئەمریکا باسیەوەی کردوتی هێرشێک یاخود ئەو هێرشێکە ئێران کردوێتە سەر ئەمریکا لە بەرامبەر ئەو هێرشێکە ئەمریکا کردێت سەر ناوەندە ئەتۆمیەکانی ئێران زیانێکی ئەوتۆی بەرنەکەوتۆ بۆ پیکە ئەو سەربازگە یاخود ئەو بنکەیە چۆڵکراوە و زیانەکان ئەوتۆنین و واجێگەی باسنین باشە بەردەوامە بین سەرباری ڕاگەاندنی ئاگربەستی ئێران کۆتایی یاخود کۆتا بەشی موشەکانی ئاراستەی ئیسرائیل کردو میدیاکانی ئیسرائیل ئاشکرایان کردو ئێران با 6 جار هێرشی موشکی بۆ سەر چەند ناوچەیەکی ئێران ببورن ئیسرائیل ئەنجام داوە بۆی بردومانکردنی ناوچەی بەرسەبعیشەوە لەلایەن ئێرانەوە 6 کەس کوژراون و 12 دیکەش بریندار بوون و ئاژانسی هەواڵی ئێرانیش بڵاوی کردوەوە ئێران کۆتا بەشی موشەکەکانی ئاراستەی ئیسرائیل کردەوە ئاژانسی هەواڵی تەنسیمیش ئاشکرای کردووە لە چەند بردومانێکی ئیسرائیل بۆ سەر پارێزگای گێلان 9 کەس کوژراون. بەرلا ڕاگەاندنی ئاگربەست بەرەبانی ئەمڕۆ ئێران با فڕۆکەی بێفڕۆکەوان هێرشیگرە سەر چەند بنکێکی سەربازی ئەمریکا لە عێراق کە بنکەکانی تاجیە و عینەسەد و ڤیکتۆریا و ئیمام عەلی و بەدلەی گرتوتەوە. سعدمان فەرماندەی ئۆپەراسیۆنە هاوبەشەکانی عێراق لەبارەی موشەکەکەی بنکەی تاجی وتی دوو فڕۆکەی بێفڕۆکەوانی نەناسرا و بنکەی تاجیان کردوتە ئامانج یەکێکیان بۆ سەر سیستمی ڕاداری بنکەکە بوو ئەوی دیکەیان بۆ سەر مۆلیدی بنکەکە بۆ بەڵام هیچ زیانێکی گیانی لێ نەکەوتوتەوە لە پارێزگای سەلاحەدینیش هێرشکراوەتە سەر بنکەی ئاسمانی بەلەد و لە پارێزگای زیقاریش هێرشکراوەتە سەر بنکەی ئاسمانی ئیمام عەلی و هیچ زیانێکی گیانی و مادی نەبووە و میدیاکانی عێراقیش بڵاویان کردوتەوە سیستمی بەرگری ئاسمانی لە بنکەی ئاسمانی ڤیکتۆریا کە تایبەت بە سوپای ئەمریکا نزیک فڕۆکەخانەی بەغداد دوو فڕۆکەی بێفڕۆکەوانی خسۆتە خوارەوە و بەڕێوەبەری ڕاگەاندنی فڕۆکەخانی بەغدادیش با ئامانجگرتنی فڕۆکەخانەکە و پشتڕانی کارەبای لە هۆڵی گەشتیاران ڕەت کردوتەوە.
فەرماندەی بەرگری ئاسمانی نیشتیمانی ئێران ڕایگەاندووە لە سەرەتای هێرشەکانی ئیسرائیل و تاوکێستا زیاتر لە 130 درۆنی بۆمبڕێژکراوی ئیسرائیلیان خستۆتە خوارەوە. فەرماندەی بەرگری ئاسمانی نیشتیمانی ئێران ڕایگەاندووە لە سەرەتای دەستپێکردنی هێرشەکانی ئیسرائیلەوە بۆ سەر ئێران تا ئێستا زیاتر لە 130 درۆنی سیخوڕی بۆمبڕێژکراویان لە ئاسمانی ئێراندا خستۆتە خوارەوە. ئەوەشی خستۆتە ڕوو ئەو درۆنانی خراونەتە خوارەوە لە جۆری هێرمس و هەیڕۆین و هاروبوون و سەرجەمیان پێشکەوتترین کەرەستەی سیخوڕیان تێدا بەکارهێنراوە. ڕافائێل گەرۆسی بەڕێوەبەری گشتی ئاژانسی نێودەوڵەتی وزەیەتۆم داوا دەکات بڕیاری یۆرانیۆمی پێتێنراوی کۆگاکراو لە ناوخۆی ئێراندا ئاشکرا بکرێت. گەرۆسی لە کۆبوونەوەیەکی بەپەلەدا لە هەبارەگەی سەرەکی ئاژانسەکە لە ڤێننا ڕایگەیاند دەبێت ڕێگە با لێکۆڵەران بدرێت بگەڕێنەوە بۆ دامەزراوە ئەتۆمیەکان و وابڕی یۆرانیۆمی کۆگاکراو ئاشکرا بکەن، بەتایبەت یۆرانیۆمی پیتێنراو بەڕێژەی لە 160 و داواشی کردووە ڕێگەی دیبلۆماسی و دانوستان بگیرێتە بەر سەبارەت بە دۆسی ئەتۆمی ئێران و ئەگەرنا توندوتیژی و ئاڵۆزیەکان دەگاتە ئاستێک کە پێشبینی نەکراوە. First of all, we must return to the negotiating table. سەرەتا پێویستە بگەڕێنەوە مێزی گفتوگۆ ئەبێ ڕێگە بدرێ بە لێکۆڵەرانی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم بگەڕێنەوە پێک ئەتۆمیەکان و کۆنترۆڵی یۆرانیۆم و کۆگاکراو بکەن، بەتایبەت ئەوەی کە بەڕێژەی لە 160 پیتێنراوە. پێش تا ڕێگەی دیبلۆماسی هەیە، ئەگەرنا توندوتیژیە گاتە ئاستێک کە چاوەڕوان نەکراوە. ئۆپەراسیۆنی سەربازی تەنها هەڕەشەنیە بۆ سەرجانی خەڵک، بەڵکو دوامانەخا لە ڕێگەی چارەی دیبلۆماسیەوە بۆ ئەوەی گەرنتی ئەوە بکەین کە ئێران نەبێتە خاوەنی چەکی ئەتۆمی، ئەبێ بگەڕێنەوە سەر مێزی گفتوگۆ. ڕۆژنامەی نیویۆرک تایمز ڕایگەاندووە 30,000 ڕەتڵ تەقەمەنی دامەزراوی ئەتۆمی فۆردۆی لە ناوبردووە و تەنها زیانی گەورەی پێگەیاندووە. لە ئێستاشدا سوپای ئەمریکا و ئیسرائیل هەڵسەنگاندنی زیاتر دەکەن بۆ ئاستی زیانەکان. ئەو وێنانشی کە لە مانگە دەستکردەکانەوە گیراون گۆڕانکاری زۆر لە دامەزراوەکەدا پیشان دەدات. سەرباری ئەوەی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا سەرکەوتنی بۆردومانەکانی بۆ سەر دامەزراوە ئەتۆمیەکانی ئێران ڕاگەیاند، بەڵام بەپێی هەڵسەنگاندنە سەرەتاییەکان دامەزراوەی ئەتۆمی فۆردۆ بە تەواوەتی لەناو نەچووە. ڕۆژنامەی نیویۆرک تایمزی ئەمریکی لە راپۆرتێکدا دەڵێت بۆردومانەکەی ئەمریکا زیانی زۆری بە دامەزراوەی فۆردۆ گەیاندووە، بەڵام بە تەواوەتی لەناو نەچووە. ئەو ڕۆژنامەیە لە زاری لێپرسراوانی ئیسرائیلەوە ڕایگەیاندووە 30,000 ڕەتڵ تەقەمەنی بەز نەبووە بۆ لەناوبردنی ئەو دامەزراوەیە، بەڵام زیانی گەورەی پێگەیاندووە. بە دووریش نازانرێت کە ئێران بەرلا بۆردومانەکە پێداویستیەکانی لەو بنکەیە گواستبێتەوە با یۆرانیۆمیشەوە. هەر بەپێی ڕۆژنامەکە دامەزراوەی فۆردۆ سەرباری ئەو پارێزراویەی بەڵام لە کارکەوتووە. لە ئێستاشدا سوپای ئەمریکا و ئیسرائیل هەڵسەنگاندنی زیاتر دەکەن بۆ ئاستی زیانەکان. لە کاتێکدا بەپێی ئەو وێنانەی لە مانگە دەستکردەکانەوە گیراوە گۆڕانکاری زۆر لە دامەزراوەکە پیشان دەدات، بە شێوەیەک چاڵ دروست بووە کە پێدەچێت بەهۆی بۆردومانەکەەوە بووبێت. چەندین وێنەی دیکەش دەریان خستووە بەر لە بۆردومانەکە جموجۆڵێکی نائاسایی لە نزیک دامەزراوەکە هەبووە. لەو بارەیەوە کۆمپانیای ماکسار تەکنۆلۆجیس ڕایگەیاندووە 16 ئۆتۆمبیلی بار هەڵگر لە نزیک یەکێک لە دەواازەکانی دامەزراوەکە هەبووە، کە ئەوەش بەڵگەیە بۆ ئەوەی ئێران ئامادەکاری کردووە بەرلەوەی بۆردومانەکە ئەنجام بدرێت. دامەزراوەی فۆردۆ دامەزراوەیەکی ئەتۆمی ئێرانە، لە ژێرزەویدایە و کار دەکات لەسەر پیتاندنی یۆرانیۆم. 20 کیلۆمەتر لە باشووری شاری قومدورە و نزیکە لە گوندی فۆردۆ. دووەمین دامەزراوەی ئێرانیشە بۆ پیتاندنی یۆرانیۆم لە دوای تەنزەوە. لەگەڵ هێوربوونەوەی ڕەوشەکەەوە ڕاگەاندنی ئاگربەز لە نێوان ئێران و ئیسرائیل نرخی زێر بۆ نزمترین ئاست لە ماوەی 2 هەفتەدا دابەزی و نرخی بەرمیلێک نەوتیش زیاتر لە $2 دابەزینی تۆمار کردووە. بەیانی ئەمڕۆ نرخی نەوت بە شێوەیەکی بەرچاو دابەزینی تۆمار کردو و نرخی بەرمیلێک نەوتی برێن $2.08 دابەزی و گەیشتە $69.40 و نرخی نەوتی تەکساسیش $2.03 دابەزی و گەیشتۆتە $66.48. ئەو دابەزینەش
دوای ئەوە هاتووە کە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ئاگربەستی نێوان ئێران و ئیسرائیلی ڕاگەاندووە. هەر بە کاریگەری ئاگربەستەکان نرخی زێڕیش بۆ نزمترین ئاست لە ماوەی 2 هەفتەدا دابزیوە بە هاکەی لە مامەڵەکاندا بەڕێژی لە 0.5 کەم بۆتەوە 1 ئۆنسە زێر گەیشتە 3348 دۆلار کە ئەوەش نزمترین نرخە لە 11 ئەم مانگەوە کە تۆمار کرابێت. سەرنجە خێنە سەر شاشەکەی دەستی ڕاستی خۆم بۆی کە نرخی دراوەکان لارمی کوردستاندا و نەوت وە سێر بزانین لە بەرەوەی تراسە ئاگربەست ڕاگەنراوە دەکرێت نرخەکان بەرز ببنەوە یاخود نرخەکان دابەزە بەڵام ئەوەی کە زۆر جێگی سەرنجە لەم گرژی و ئاڵۆزیانی ئەم جارەی نێوان ئیسرائیل و ئێران دەتوانین بڵین بە دیاریکراوی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا جاری یەکەمە نرخی زێر دابەزێت و نرخی نەوتیش دابەزین بەخۆیەوە ببینە هەرچەندە لە ماوەی ئەم چەند ڕۆژەی ڕابردوودا کە 12 ڕۆژ جەنگی نێوان ئیسرائیل و ئێران بەردەوامی هەبوو هەتا ئەمڕۆژ ئەمە بە جۆرێک بوو کە چاوەڕە دەکران نرخەکان زۆر بەرز بنەوە بەڵام تا ڕادەی دەتوانین بڵین نرخەکان بەجێگیریمانەوە لەبەرەوەی دەتوانین بڵین شۆڤەکاران بازار تا ڕادەیەک بەرچاوڕوونە لەوەی کە ئێستا گۆڕانکاری بەسەر شێوازی جەنگەکاندا هاتوو و ئەگەری زۆری شەبوو کە جەنگی نێوان ئیسرائیل و ئێران زۆر درێژە نەکێشێت و پەل نەکێشێت بە وڵاتانی دراوسێ و بە دیاریکراویش بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئەمە ڕەنگە ئەم ترسە لە ڕابردوودا زۆر بارز بێت. سەرنج دەخینە سەر شاشەکە کە ئەمڕۆ بە دینار بەرامبەر بە دۆلار دەست پێ دەکەین لە کاتیکردنەوەی بازاڕی ئاڵوگۆڕیدراوە کە بە ڕۆژانە لە کاتژمێردەوە دەکرێتوانێ 100 دلار بەرامبەر بە 142150 دینار مامەڵەی پێوەکراوە 100 پاوەند بەرامبەر بە 190000 دینار مامەڵەی پێوەکراوە و 100 یورۆ بەرامبەر بە 166250 دینار مامەڵەی پێوە دەکرێت و 100 تمەنی ئێرانی بە 8,610,000 دینار مامەڵەی پێوە دەکرێت. ئەگە سەرنج بدەین لیرەی سووریمانە 1 میلیۆن لیرەی سووری با 156,000 دینار مامەڵەی پێوە دەکرێت و هاوکات لەگەڵەوە لیرەی تورکیمانە 100 لیرە بەرامبەر با 3550 دینار مامەڵەی پێوەکراوە تا ڕادەیەک بەهای دراوەکان بەرامبەر بە دۆلار و بەرامبەر بە دراوەکانی دیکە دابەزینیان بەخۆی بینیوە جگەل لە بەهای دینار کا بەرزبوونەوەی بەخۆیەوە بینیوە. باشە پاگەیکی دواترمان بنێ کە نرخی زێر و زی و نەوتە پێمانەڵێت بزانین چۆنە نرخی زێر لە بازارەکانی جیهاندا ئەگە سەرنج بدەین نرخی زێر لە کاتژمێرەکانی بەیانی ئەمڕۆ تا ئێستا 4 دلاری دیکە دابەزینی بەخۆی بینیوە لە ماوەی ئەم 11 ڕۆژەدا با بە دیاریکراوی پێتان بڵم 1 ئۆنسە زێر بە 3348 دلار مامەڵەی پێوە دەکرا لەو نرخەدا بەڵام ئەگەر ئێستا سەرنج بدەین دابەزینی بەخۆی بینیوە لە کاتژمێرەکانی سەرەتای ڕۆژدا بە 3333 دلار مامەڵەی پێوەکرا بەڵام ئەگە سەرنج بدەین ئێستا 1 ئۆنسە زێر بەرامبەر بە 3326 دلار مامەڵەی پێوە دەکرێت و 1 کیلۆگرام زێر بە 16,964 دلار مامەڵەی پێوە دەکرێت و 1 لیرەی زێر ئێستا لە بازارەکانی هەرێمی کوردستاندا بە 705 دلار مامەڵەی پێوە دەکرێت. نرخی زێر لە بازارەکانی هەرێمی کوردستاندا ئێستا و ئەم ڕۆژانە بە دیاریکراوی ئەمڕۆ بە بەرامبەر بە 660,000 دینار مامەڵەی پێوەکراوە و 1 ئۆنسە زیویش بەرامبەر بە 36.12 دلار مامەڵەی پێوەکراوە. نرخی نەوتمان هەیە جەماعەت ئەگەر هەمانە ئەوەی ئەوشمان بۆ دابنێن بۆ ئیکە باسی بکەین نرخی نەوت دابەزینی بەخۆیەوە بینیوە تا 76 دلاری ژۆی بەڵام ئێستا بزانین بچەنە. نرخی نەوت لە بازارەکانی جیهاندا وەکو باسمان کرد لە دوای گرژی و ئاڵۆزەکان و چاوەڕە دەکران نرخی نەوت و زێرش بەرزبوونەوە بەخۆیە بینە بەڵام تا ڕادێک بەجێگیری مایەوانێ ئەمڕۆ 1 بەرمیل نەوتی برێن بە 69 دلار مامەڵەی پێوەکراوە سەرنج بدەین ئاماژەکانی سلمانڵەن دابەزینی بەخۆیە بینیوە نرخی نەوتی خاوی تەکساسی بە 66 دلار و 18 سنت مامەڵەی پێوەکراوە گازی سروشتیش بە 3.62 دلار مامەڵەی پێوەکراوە. ئەمەی کە بینیمان جیاوازی نرخی نەوت و زێڕ و واروەها دراوەکان بوو لە بازارەکانی هەرێمی کوردستاندا و لەسەر ئاستی جیهانیش ئەوەی کە چاوەڕە دەکرا نرخەکان بەرزبوونەوە بەخۆیەوە بینێ بەڵام ئەمەوانە بوو نرخەکان دەتوانین بڵین بەجێگیری ماونەتەوە و تا ڕادێکیش ئەمڕۆ لە پاش ئاگربەستی نێوان ئیسرائیل و ئێران بە نێوەنگیری ئەمریکا
دەتوانین بڵین دابەزینی زیاتری بە خۆی بینیوە. بەردەوام بین دەچینەوە لای هەواڵەکانی خۆمان. سەرۆکی ئۆپۆزیسیۆنی ئیسرائیل داوا دەکات هاوشێوەی جەنگی ئێران جەنگی خەزەش کۆتایی پێبهێنرێت و بارمتەکان بەگەڕێنرێنەوە لە دوای ڕاگەاندنی ئاگربەستی نێوان ئێران و ئیسرائیل. یاری لابێت سەرۆکی ئۆپۆزیسیۆنی ئیسرائیل ڕایگەاندووە کاتیەوە هاتووە دۆسەی خەزەش دابخرێتەوە جەنگ کۆتایی پێبێت و بارمتە ئیسرائیلەکان ئازاد بکرێت. وتیشی ئیتر کاتی ئەوەیە حکوومەتی ئیسرائیل دەست بە ئاوەدانکردنەوەی و وڵاتەکەی بکات و لەلایەکی دیکەشەوە کەسوکاری بارمتە ئیسرائیلەکان داوایان کردووە حکوومەتی وڵاتەکان جوڵە بکات بۆ گەڕاندنەوەی بارمتەکان و ڕاگەاندن و ئەوەی ڕای بگەێنێت و ئەوەی توانیوێتی ئاگربەست لەگەڵ ئێراندا ڕابگەێنێت دەشتوانێت ئاگربەست لە غەزە ڕابگەێنێت و کۆتایی بە جەنگ بهێنێت. هێرشەکانی ئیسرائیل بۆ سەرخەزە بەردەوامە لە 24 کاتژمێر ڕابردوودا دەیان کەس کوژراون و سەرچاو پزیشکەکانی غەزە ئاشکرایان کردووە لە ئەنجامی بۆردومانی ئیسرائیل لە شەقامی سەلاحەدین لە کەرتی غەزە 24 کەس کوژراون و دەیان کەسی دیکەش بریندار بوون کە لە چاوەڕوانی وەرگرتنی هاوکاریە مرۆیەکاندا بوون. وەزارەتی تەندروستی غەزەش ڕایگەاندووە لە ماوەی 24 کاتژمێر ڕابردوودا بۆی هێرشەکانی ئیسرائیلەوە 39 کەس کوژراون و 317 کەسی دیکەش بریندار بوون کە بەشێکی زۆریان لە چاوەڕوانی وەرگرتنی هاوکاریە مرۆیەکاندا بوون. ئومێد خۆشناو پارێزگاری هەولێر ڕایگەاندووە لە هێرشەکانی چەند ڕۆژی ڕابردوودا کە بادرۆن ئەنجامدراون هیچ زیانێکی گیانی و مادیان لە هەرێم لێ نەکەوتوەتەوە. لەبارەی دروازە سنووریەکانیش دەڵێن کۆگاکانی پارێزگای هەولێر توانای دابینکردنی پێداویستی خۆراکیانەیە بۆ ماوەیەکی زۆر و لەگەڵەوەشدا تا ئێستا ئاڵوگۆڕی بازرگانی لاستنوورەکان وەکو خۆیەتی. کۆگاکان بە پێچەوانەوە لە بۆ ماوەیەکی دوورمەودا لە کۆگاکانی سنووری پارێزگای هەولێر ئازوقە و پێداویستیەکانی خەڵک هەیە و سەرڕای ئەوەش حکوومەت یاریمی کوردستان ئاسانکاری زۆرتر پێشکەش بە بازرگانانی ئەو بوارە دەکاتن و گفتوگۆمان لەگەڵیان کردیە و دانیشتن هەبوو لەگەڵیان جێ لە داواکاریەکانیان گیرایە و بە خۆشحاڵیشەوە تاوڕۆکە هیچ یەکێک لە سنوورەکان و دەواازە سنووریەکانی کە ئەو خواردانە و ئازوقە و هاتوچۆی تێدا دەکرێتن بەردەوامە هیچ گرفتێک نەبوو. ئەوانەی بوونە ئەو ژمارە درۆنانەی کە کەوتونە ئەوانەی کەوتێنراون بەتاکید ئەوە ڕۆژانە و حاڵەتانە بەردەوامە سوپاس لە بە خودای گەورە کە تا ئێستاکە هیچ زیانێکی نەبووە ئیشاڵە لە داهاتووشدا هیچ زیانێکی نابیتن بەتاکید ڕەنگە مەبەست تێدا ئێمەش نەبووبین بەڵام ئێمە لە ناوچەیەکین کە ئاسمانی عێراق و هەرێمی کوردستان و ناوچەکە بەبەردەوامی ئەو کارانەی تێدا ئەنجام دەدرێت بە پشتیوانی خی گەورە ئەگەر هیچ گرفتێک دروست نەبێتن لە ناوەڕاستی مانجی هەفت لە بۆ کۆتایی مانجی هەفت و سەرەتای مانجی هەشت ئەو ئاوایی کە لە هێڵی یەکەمە 10,000 مکعبە بارتەقای هەموو پرۆژەکانی کە هەمانە دابینی دەکات لە کۆتایی ئەو ساڵدا تەواوی پرۆژەکە دەکەوێتە خزمەتی هاوڵاتیانی شاری هەولێر. جەنگی ئیسرائیل و کۆماری ئیسلامیێران کۆمپانیا گەشتیارەکانی بێکار کردووە. خاوەن یەکێک لە کۆمپانیا گەشتیارەکان لە هەولێر باستەوە دەکات داخستنی فڕۆکەخانەکان کاری گروپ و کۆمپانیا گەشتیارەکانی بۆ لە 100 داپەساندەوە و تبێژی دەستی گەشت و گوزاری هەرێمیش دەڵێت ئەو شەڕ و ئاڵۆزی لە ناوچەکەدا هەیە تا ئێستا لێکەوتی خراپی لەسەر کردی گەشت و گوزاری هەرێم نەبووە چونکە زۆرینەی گەشتیاران هاوڵاتی خوار و ناوەڕاستی عێراقن. جەنگی ئیسرائیل و کۆماری ئیسلامی ئێران گروپ و کۆمپانیا گەشتیارەکانی بێکار و بێگەشتیار کردووە. گروپی گەشتیاری ئێرانە بەس لە ئێستادا بەردەست نییە لەبەر ئەوەی بەهۆی ئەو جەنگەوە فڕۆکەخانەکانی زیاتر لە 7 ساڵە خاوەنی کۆمپانیایەکی گەشتیاریە لە هەر 4 وەرزی ساڵ گەشتیاری بۆ ناوچە گەشتیارەکانی ئێران هەبوو بەڵام بەهۆی ئەو جەنگەوە کارەکانیان ڕاوەستاوە و وە خۆی دەڵێت کارەکانی گروپە گەشتیارەکانی بە تەواوەتی هێناوەتە سەر سفر. بازاڕی هەموو کۆمپانیاکان و نووسینگە گەشتیاریەکان بەرەو سەفر بوونەوە دەچێت بەشەکی بەهۆی ئەوەیە کە
مەتارەکان داخراون خەڵک ناتوانین بە ڕێگەی مەتارەکانەوە سەفەر بکات بەشێکی دیکەشی پەیوەندی بەوە هەیە بەلایانی نەفسی و قەلەقی خەڵکەوە هەیە بەشێک لە خەڵک لە ئێستادا ئەگەر بە ڕێگەی وشکانیش بێت حەز ناکات سەفەر بکات سەرجەم گروپەکانمان ڕاگرتووە بەهۆی ئەو شەڕەوە ئاراستی کارکردنمان گۆڕیەوە بەرەو گروپە گەشتیاریەکانی وڵاتی تورکیا ئەویش بە ڕێگای پاسنەوە و ڕێگای مەتار چکە مەتارەکانە تاوەکو ئێستا داخراون لەوێش بازارەکە بەو شێوازەی نییە. پێچاوانەی کۆمپانیا گەشتیاریەکان ناوچە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان لە دۆخێکی ئاساییدان وتەبێژی دەستەی گەشتوگوزاری هەرێم ئاماژە بەوە دەکات ئەو شەڕ و ئاڵۆزەی لە ناوچەکە هەیە تا ئێستا لێکەوتەی خراپی لەسەر کەرتی گەشتوگوزاری هەرێم نەبووە چونکە زۆرینەی گەشتیاران هاوڵاتی خوار و ناوەڕاستی عێراقن. زۆرینی هەرە زۆری گەشتیارانی ئێمە ئەوانن لە باشوور و ناوەڕاستی عێراقەوە دێن و ئەو گەشتیارانش لە ڕێگەی باسکەکانەوە دێنە ناوەی شارەکانی هەرێمی کوردستان و باسکانیش کراونەتەوە بۆیە داخستنی فڕۆکەخانەکان کاریگەری نەبووە لەسەر کەمبوونەوەی ژمارەی گەشتیاران لە هەرێمی کوردستان و تەواوی بنکە گەشتیاریەکانی ئێمەش کراونەتەوە و هیچ شوێنێکی گەشتیاریمان دانەخراوە بگەن گەشتیاریەکان ئاسایی بەردەوامن لە پێشکەشکردنی خزمەتگوزاری بە گەشتیاران. ماوەی 2 ڕۆژە ئاسمانی عێراق و هەرێمی کوردستان بەڕووی گەشتە ئاسمانیەکان داخراوە ئەمەش زیانێکی زۆری بە کۆمپانیا و نووسنگەکانی گەشتیاری گەیاندووە بە گوێرەی ئامارێکی وەزارەتی گواستنەوە گەیاندن تا ئێستا 1283 گەشتی ئاسمانی هەڵوەشاوەتەوە بە شێوەیەک لە فڕۆکەخانەی هەولێر 1184 گەشت و لە فڕۆکەخانەی سلێمانیش 99 گەشتی چون و هاتن هەڵوەشاوەتەوە. گەیلان سابیر کورسات نیوز هەولێر. ماوەی 2 ساڵە لە فەرمانگەی ژینگەی سلێمانی ئامێری تۆمارکردنی تیشک جێگیرکراوە و تا ئێستاش هیچ تیشکێکی مەترسیدار تۆمار نەکراوە. مامۆستایەکی زانکۆ دەڵێت بامانجکردنی دامەزراوە ئەتۆمیەکانی ئێران لەلایەن ئیسرائیل و ئەمریکاوە کاریگەری لەسەر هەرێمی کوردستان دروست ناکات چونکە لە دامەزراوە ئەتۆمیەکانەوە دوورین. فەرمانگەی ژینگەی سلەیمانیە ماوەی 10 ساڵە لێرە ئامێری تۆمارکردنی تیشکی زیان بەخش جێگیر کراوە. وتەبێژی ئەم فەرمانگەیە دەڵێت ئامێرەکە لەلایەن تیمێکی شارەزای فەرمانگەکەیان بە بەردەوامی چاودێری دەکرێت تا ئێستا ئامێرەکە هیچ تیشکێکی مەترسیداری تۆمار نەکردووە. ئێستا لەلایەن دەستگای زێ ئەتۆمی عێراقی بەڕێوە ئەبرێت باشە ئیتر ئەم جیهازە نەوەکوتم بەتاقەی شەمسیە 24 ساعتە داتامان بۆ ئەخوێنێتەوە ئێمە وەکو هەستەوەرێک وایە ئەگەر خوا نەخواستە بەهۆی ئەم شەڕە تەقینەوەی شتێک ڕوو بدا کە تیشکدەرەکان بڵاوبنەوە لە بەرگەی هەواوە خوا نەخواستە بگەنە بۆ نوشاری سلێمانی یەکسەر ئاگادارکردنەوەمان بۆ ئەکا وتم ئەم جیهازە 10 ساڵە هەیە بەردەوام ئیشیشی کردووە خۆشبەختانە تا ئێستا هیچ سەرچاوێکی تیشگەری تۆمار نەکردووە. ئێرەش دەستەی کوردستانیە بۆ دیراساتی استراتیژی و توێژینەوەی زانستی سپۆڕان و شارەزایانی بواری فیزیا و تاقیکردنەوە زانستیەکان باز لە مەترسیەکانی تیشکدانەوە ئۆتۆمیەکان دەکەن لە کاتی بە ئامانجگرتنی بنکە ئۆتۆمیەکان و کاریگەریان لەسەر تەندروستی هاوڵاتیان بەڵام دڵنیایی ئەوەش دەدەن بەهۆی ئەوەی کوردستان دەکەوێتە ناوچەی سەوزەوە مەترسیەکی گەورەی تیشکدانەوەکانی لەسەر نییە. مەفاعلی نەوەکەش بدرایە تا 0 بۆ 5 کیلومتر منطقەی سوورە منطقەیەکی زۆر خەتەرە کە بێتە ئاگر و بە هیچ شێوە هیچ نامێت لەو منطقەیە لە منطقەی 5 کیلومتر بۆ 20 کیلومتر تا 50 کیلومتر منطقەی پرتەقاڵی ئەوە کاریگەری زۆری لەسەرە بێ ئێمە لە منطقەی سەوزای لە سەروی 100 کیلومترەوە لەبەرەوە هەرێمی کوردستان پێویست ناکە ئەو دڵە ڕاوکی و ئەو ترسەمانە بێ. بەڕێوەبەری خۆپاراستنی تەندروستی سلەیمانیش باز لە ڕێنماییەکان و چۆنێتی خۆپاراستنی هاوڵاتیان دەکات لە ئەگەری دەرکەوتنی هەر تیشکدانەوەیەک کە ڕوو بدات. یەکەم تا بتانی دووربی لە سەرچاوی تیشکدانەوەکەوە دیستانس واتە دووری زۆر دەورە بینی لێوەی تا نزیکتر بیت چانسی بەرکەوتنت زیاترە و چانسی نەخۆشی و مردنت زیاترە. یەکەم دوورکەوتنەوە دووەم دروستکردنی ساتر واتە پەناگە بۆ خۆت بچیتە بینی 4 دیوارە و پەنجەرە و دەرگاکان دابقیت چەند ڕۆژێک لێیە بمێنی تەوانێ. خاڵی سێم ئەوەیە کە لە بتوانیت لە ڕۆژێکا 10 جار 15 جار خۆت پشۆی. لەگەڵ دروستبوونی ئاڵۆزی و هێرشەکانی نێوان ئیسرائیل و ئێران هێرشەکانی ئەمریکا بۆ سەر چەند بنکێکی ئەتۆمی ئێران مەترسی بڵاوبوونەوەی تیشکدانەوەکانی بۆ سەر عێراق و هەرێمی کوردستان دەکرا بەڵام بەوتەی شارەزایان بەهۆی دووری ئەو بنکە و دامەزراوە ئەتۆمیانە چاوەڕێ ناکرێت مەترسی ڕاستەوخۆی لەسەر هەرێمی کوردستان هەبێت. هێمن کەمال کورسات نیوز سلەیمانی.
عەبدوڵڵا ئۆجەلان داوای دیداری سەرۆکی جەهەپە و پەرلەمانتارێکی ئامادە دەکات. جەنگیز چاندار پەرلەمانتاری پارتی دیموکراسی و یەکسانی گەلان دەم پارتی ئاشکرای کردو. عەبدوڵڵا ئۆجەلان لە زیندانەوە داوای دیداری ئۆزگوڵ ئۆزال سەرۆکی پارتی گەلی کۆماری جەهەپەوە سەنگین تارنگلو پەرلەمانتاری ئامەدی ئەو حزبی کردووە. وتیشی ئۆجەلان نیگەرانە لە ڕۆڵی جەهەپە لە سیاسەتی تورکیاوە خۆستی خۆشی دەربڕیوە بۆ دیدار لەگەڵ سەرکردە دیارەکانی ئەو حزبە لە بەرەوەی یەخستنی ناوخۆ بەبێ ڕۆڵی جەهەپە ناتوانرێت پێک بهێنرێت. پەرلەمانی تورکیا لەگەڵ فراکسیۆنەکان کۆمسیۆنێک بۆ پرۆسی ئاشتی پێک دێنن. گوڵستان کڵت جێگری سەرۆکی فراکسیۆنی دەمپارتی لە پەرلەمانی تورکیا ڕایگەاندووە نۆمان کورتولمۆژ سەرۆکی پارتی خۆت پەرلەمان لەبارەی پێکێنانی کۆمسیۆنی کتابێت بە پرۆسی ئاشتی لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکانی پەرلەماندا کۆ دەبێتە. وتیشی بەهۆی چارەسەرنەکردنی کێشەکان تا دێت گرژی واڵۆزیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڵاست قوڵتر دەبنەوە لە بەرەوەی پێویستە هەموو کەسێک لە دانوستانەکاندا ئاشتی بەرپرسیارەتی لاستۆ بگرێت. و ئاماژەی بۆ شکرۆ دەیانەوێت کۆمسیۆنەکە بابەتی نوێ لەخۆ بگرێت لەگەڵ ناوەندە جیهانیەکانی کۆمەڵگەن کۆ بێتەوانێ و بێت یارمەتیدەرێکی ئاشتی هەمیشەیی. مەزلوم کۆبانە دەڵێت هێرشەکانی سەر کڵێسای مار ئەلیاس هەڕەشەیە بۆ سەر هەموو سووریا و سەرۆکی سووریاش بەڵێنی داوە بە سزادانی هەموو ئەوانەی لا هێرشەکەدا بەشداریان هەبووە. مەزلوم کۆبانێ فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکراتەسەدا هێرشەکەی سەر کەنیسەی مار ئەلیاسی لا دیمەشقی دانەکرد و ڕایگەاندووە ئەو هێرشە تەنها دژی مەسیحیەکان نیە بەڵکو هەموو گەلی سووریای کردۆتە ئامانج. وتیشی داعش هەڕەشەیە بۆ سەر هەموو سووریا و بەرەنگاربوونەوەشی بەرپرسیارەتێکی نیشتیمانی و پێویستی با هەوڵی یەکگرتووی هەیە و بە هەموو ئیرادێکیشیانەوە بەردەوام دەبن لە پاراستنی سووریا. ئەحمەد شەرع سەرۆکی سووریاش ڕایگەاندووە تەواوی توانە ئەمنیەکانیان بەگەڕ دەخەن بۆ دۆزینەوەی تۆمەتباران و وەربەشداربوونی ئەو تاوانە و ڕادستکردنیان بە دادگا بۆ ئەوەی سزایەکی دادپەروەرانە وەربگرن. جوتیارانی مەخموور نیگەرانن لەوەی بڕی گەنمیان لێ وەردەگیرێت و لە بەردەم سایلۆی مەخموریش گرتبوونەوەیکیان ڕێخستووە. پامنێری کورسانی ئوسراییاندووە دوای هەوڵێکی زۆر نوێنەرانی یەکێتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ وەرگرتنی گەنمی جوتیارانی مەخموور و دەوروبەری بڕیاردراوە دەست بە وەرگرتنی گەنم بکرێت. بەڵام جوتیاران ناڕازین لە وەرگرتنی ئەو بڕەگەنمەی لە سایلۆی مەخموور لێیان وەردەگیرێت و جوتیاران دەڵێن دوای زیاتر لە 1 مانگ چاوەڕوانی بۆ وەرگرتنی گەنمەکانیان سایلۆی مەخموور بڕیاریداوە نزیکەی 3 بۆ 5 تۆن گەنم لە هەر جوتیارێک وەربگرێت. ئەوەش پێچوانی شارەکانی دیکە عێراقە کە لە هەندێک ناوچە نزیکەی 15 تۆن گەنم لە جوتیاران وەرگیراوە. کەمی ڕێژەی بارانبارینی 2 ساڵی ڕابردوو کاریگەری لەسەر کەمبوونەوەی ڕێژەی ئاو لە سەرچاوی پرۆژەی ئاوی سەرچنار دروست کردو و وا بەوتی بەڕێوەبەری پرۆژەکەش بەراورد با ساڵانی ڕابردوو بە نزیکی زیاتر لە 130 توانای سەرچاوەکە کەم بۆتەوە. بەڵام ئەو کەمبوونەوەی مەترسی بۆ شوبوونی سەرچاوەکە نییە. ئێرە سەرچاوی پرۆژەی ئاوی سەرچنارە. کەمی ڕێژەی بارانبارین ئەم ساڵ و ساڵی ڕابردوو کاریگەری زۆری لەسەرم سەرچاوەیە دروست کردووە. بە نزیکەی 125 بۆ 35 ئاوی خواردنەوەی دانیشتوانی سلێمانی لەم سەرچاوەیەوە دابین دەکرێت. ساڵی 2023 بۆ هەر 24 ساعاتێک توانای دەردانی 84,000 متر سێجا ئاوی هەبووە. ساڵێک بەر لە ئێستا ڕێژەکەی کەم بۆتەوە بۆ 72,000 متر سێجا و ئێستاش ڕێژەکەی بۆ 6,000 متر سێجا دابەزیوە کە بە نزیکەی لە 30 بۆ 40 توانای پێشووی لە دابینکردنی ئاو کەم بۆتەوە. بەڕێوەبەری پرۆژەکە دەڵێت چەندین ساڵە ئاستی ئاوی سەرچنار نەگەیشتووەتە ماستە، بەڵام ترسیان لە وشکبوونی سەرچاوەکەی نییە. بەپێی ئەو داتایە و بەپێی ئەو هەڵسەنگاندانی کە ئێمە لێرەن تقریبا 24 ساڵ لێرەم تێگەین کامە چۆنی بووە لە ساڵانی پێشتریش ئەم مۆزوع ڕوویەوە ساڵی 98 دابەزینێکی زۆر ڕوویە حتا ئەوەی کە ئاخیرە لە مانگی دەیە آخر حەدی دابەزینمان تۆمار کرد بە 1500 متر مکعب لە ساعتێکە.
پرۆژەی گەشتیاری سەرچناریش کە پرۆژەیەکی گەشتیاری گرنگی شاری سلێمانی و تەمەنی هێندەی تەمەنی شارەکەیە تاکە سەرچاوی ئاوەدانیەکەی و نزیکەی 5,000 ماسی و هەزاران درەخت و دەیان ئاژەڵ و باڵندە لەسەر ئاوی ئەم پرۆژەیە. بەڕێوەبەری ئاوی سلێمانی دەڵێت بۆریەکی تایبەتمان بۆ حەوزی ئاوی سەرچنار زابین کردووە بۆ ڕێگریکردن لە وشکبوونی ئاوی پرۆژەکە. کەمبوونەوەی ڕێژەیە و ئاوا پێشووتر کە پێمان و سەرڕێژەکە کە سەرڕێژە کرد ئەچووە گەشتیاریەکەەوە بەڕاستی بەڵام ئێمە توانیمانە لە ڕێی دانانی یەک-دوو خەتاسەوە هەر لە ناو کانیاوەکەوە ڕۆژانە چەند کاژبێرێک ئێمە ئاو ئەنێرینەوە بۆ ناو پرۆژە گەشتیاریەکە بۆی هەم ماسیەکان لە ناو نەچن و هەم سیما جوانەکەشی لەدەست نەچێ و بۆشی ینی بۆنی شوێنەکەەوە خۆی بمێنێتەوانێ بەڕاستی. لەگەڵ هێڵی ئاوی 1 و 2 دوکان پرۆژەی ئاوی سەرچنار سێمین سەرچاوی دابینکردنی ئاوە بۆ دانیشتوانی شاری سلێمانی. ساڵانێکی زۆرە پرۆژەی ئاوی سەرچنار هەم دابینکارێکی گەورەی ئاوی خواردنەوەیە بۆ ماڵ و گەڕەکەکانی شاری سلێمانی و هەروەها بەخشەری سیمایەکی جوان و دڕفێن و قەشەنگە بە یەکێک لە پرۆژە گەشتیاریەکانی نێوجەرگەی شاری سلێمانی و بەماش هەم تێچوویەکی زۆری لە سەرشانی حکوومەت کەم کردوەوە بە دابینکردنی ئەو ڕێژاوە بۆ گەڕەک و ماڵەکان لەم سنوورەدا هەروەها پرۆژەی گەشتیاری سەرچناریش کە ئاوی سەرچنار سیمای دیاری ئەم پرۆژەیە ساڵانە گەشتیارێکی زۆر بۆ سلێمانی کۆ دەکاتەوە. ئەمیر محەممەد کورساد نیوز سلێمانی. سەرۆکایەتی شارەوانی سلێمانی لە سەرەتای مانگی یارەوە دەستی کردووە بە چاکردن و قیرکردنی ئەو شەقام و کۆڵانانەی کە پێویستیان بە نۆژانکردنەوە هەیە. لێ پرساوی بەشی ئامەرەکانیش لە شارەوانی سلێمانی دەڵێت پرۆژە خزمەتگوزارەکان تاوەرزی بارانبارین بەردەوام دەبن و هەر گەڕەک و شەقام و شوێنێک پێویستی بە چاکردن و نۆژانکردنەوە هەبێت نۆژەنی دەکەنەوە. لێ کاتدا و لە چەند شوێنێک تیمەکانی سەرۆکایەتی شارەوانی سلێمانی سەرقاڵی چاکردن و قیرکردنی کۆڵان و شەقامەکانی سلێمانین. ئێرە گەڕەکی تاسڵوجەیە. دوای چەند ساڵێک لە چاوەڕوانی دانیشتوانی ئەم گەڕەکە پرۆژەی خزمەتگوزاری لەم گەڕەکە دەستی پێکرد. هیواشکوور دانیشتووی ئەم گەڕەکەی و دەڵێت دوای ئەوەی سەردانی سەرۆکایەتی شارەوانی سلێمانیان کردو بۆ ئەوەی دەستی خزمەتگوزاری بگەێنرێتە ئەم گەڕەکە خۆشبەختانە هاتوون بەدەم داواکاریەکەیانەوە. ئەم کۆڵانە یارە دوای 15 ساڵ لە نەکردنی بەڕاستی چوونە شارەوانی سپاس بۆخوای گەورە هاتن بەدەم کارەکەمانەوە و ئەوە لە ماوەیەکی زۆر کەمدا ئەوای بینن بە چاوی خۆتان قیرتاو کراوە لە ڕووی ئەو ئاوڕۆی تاسڵوجۆ سپاس بۆخوای گەورە شارەوانی بەڕاستی هیچ قسوورێکی نەبوو توانێتی بەڕاستی ئەرکەکانی بە شێوەیەکی باش بەدەست بێنێ. ئێرەش گەڕەکی کورساتە. تیمەکان سەرقاڵی بڕینی شەقامەکەن و ئامادەی دەکەن بۆ ئەوەی لە چەند ڕۆژی داهاتوودا دەست بکرێت بە قیرکردنی. لێبسراوی بەشی ئامێرەکان لە شارەوانی سلێمانی دەڵێت لە سەرەتای مانگی ئایاری ئەم ساڵەوە بە هاوکاری تیمەکانیان دەستیان کردووە بە چاکردن و قیرکردنی شەقام و کۆڵانەکانی سلێمانی. لەگەڵەوەی کە گرفتی زۆرمان هەیە لە ڕووی ئالیات و لە ڕووی پێداویستەکانی قیرەوە و بەردەوام لە هەوڵین خۆشببختانە سپاس بۆ سەر و خۆمان بەڕێز سەرۆکی شارەوانی و وەزارەت کە لە هەماهەنگین بۆ دابینکردنی قیری شل و داواکاریمان پێشکەش کردو بۆ کڕینی چەند ئالێتێک ئیشەڵا گەرەوانشمان بۆ بکڕێ ئێمە توانین خزمەتێکی زۆرتری شاری سلێمانی بکەین. پلانەکان وادانراوە کە دابش کراوە بەسەر سلێمانیە هەموو زۆنەکانی سلێمانی بگرێتەوە ینی ئێمە ئەم ساڵ لە ڕۆژاوە دەستمان پێکرد ڕۆژ ئاوا ڕۆژهڵات باکووری و باشووری و ناوەڕاستی ناوەندی بە پێ و شوێنانی کە پلانەکەی بۆ دانراوە. ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی گەرما سەرۆکایەتی شارەوانی سلێمانی باوکاری تیمەکانیان تا وەرزی بارانبارین لەسەر بودجەی شارەوانی دەست دەکەن بە چاکردن و قیرکردنی کۆڵان و شەقام و شوێناگشتیەکان. تیمەکانیش تا ئێستا سەدا 20 ئەو شوێنانەیان قیر کردووە کە پێویست بووە. لێبسراوی بەشی ئامێرەکان لە شارەوانیش دەڵێت دەستی ئاوادانی و خزمەتگوزاری بەبێ جیاوازی دەگەێنە ئەو شوێنانەی کە پێویستی بە خزمەتگوزاری هەبێت. هێمن کەمال کورسات نیوز سلێمانی. جەنگ ڕوویدا ئێستش ئاگر بەسڕاگەنراو لە نێوان ئیسرائیل و ئێراندا.
ئەگربەستەکە لەگەڵ میوانەکانمان باسەکەین لە پرسی ڕۆژمەتەوەڕێک دەبێت لە پاش ئەم گرژ و ئاڵۆزانە چی بە دوای خۆی دادێنێت ئێران چۆن مامەڵە لەگەڵم دۆخەدا دەکات لە بڕۆی کە دەڵێت ئاگربەست و ڕاگەاندنی کۆتایی هێنان بە جەنگ هێشتا پێی وایە لە دەستیەواندا سەری کاتژمێرە گەڕینەوە.